سپاس. ڕووداوەکەی حەمدانیە کاردانەوەی زۆری لێکەوتەوە بە تایبەتی کێسە بارودۆخی دەشتینەوەنەوە بە جۆرێکە کە هێزە چەکدارانە یاساییەکان لەوێ جێگیر کراون و ئەمەش ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی هاوڵاتیانی ئەوی لێ دەکەوێتەوە. لەسەر ڕووداوەکەی حەمدانیە بە تایبەتی ئەنجامەکانی لیژنەی لێکۆڵینەوە کە لە عێراقەوە هاتبوو و هۆکارەکەی بە یاری ئاگرین ناو بردبوو، کریستیانەکان نیگەرانن لەوەی کە ئەمە بە سیاسی کراوە و هۆکارەکان شتی دیکەی لە پشتەوەیە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە کۆیم بابەتانە بەڕێز زیا پەترۆس کەسایەتی سیاسی سربەخۆی کلدانی لە سەدوێ لەگەڵمە. بەڕێز زیا زۆر بەخێر بیت. ڕووداوەکەی حەمدانیە ڕووداوێکی زۆر دڵتەزێن بوو کە کاردانەوەی زۆریشی لێکەوتەوە. کەسایەتیە کریستیانەکان و بنەماڵی قوربانیان نیگەرانن لەم بابەتە. بۆچی پێتان وایە کەم بابەتە بە سیاسی کراوە؟ ئایا چۆن دەکرێت لەگەڵی بە شێوازێکی دیکە بابەتەکە ڕوون بکرێتەوە؟ یعنی وازانم کەس لاری نییە و کەسیش لەگەڵ ئەمە هاوتا نابێتن کە بڵێن لەوێ نەک بەس ئەم کەیسە بەلکو ژیانی خەڵکی دەشتی نینەوە بوویتە سیاسی و بوویتە تاخمێکی عسکەری. یعنی کەنەما ئەم خەڵکانێک کە لەوێ ئەم لیوایەیان هێناوە، چی بە لیوای پەنجاو و چی بە لیوای سیئی شەبەکیش هەردووچیان لیوایانەیە کە سەر بە حەشدی شعبینە، عسکەرایەتی ئەم منتەقەیان کردووە. بۆیە پێویستە کە فتوادرا و کە یاسا دانرا بۆ ئەوەی کە حەشدی شعبی ببیتە هێزێک لە هێزەکانی ناوخۆ و هێزەکانی بڵێن عسکەری عێراقی کە سەر بە سەرپەرشتی سەرۆک وەزیرانە قائیدە عامە. ئەمانە پاش ئەوەی کە لە 2017 کە منتەقەی مووسڵ و نینەوە ئیتر لە سنجارەوە هەتانی کۆتایی دەشتی مووسڵ کە لە داعش پاککرا، پێویست نەدەکا ئەمانە لەوێ ببینێن، چونکە ئەمانە کاریان تەنانەت بۆ ئەوەندە بوو بۆ ئەوەی بێنەوە لە دەسەڵاتی داعش، لە هجومی داعش، لە ئەم میلیشیایانەی کە هاتن ئەم کارەساتایان کرد لە برای ئێزیدیەکان و تەنانەت لە شەبەکیش لە مەسی ئەمانە ئەبێ بچنەوە دووبارە بگەڕێنەوە بۆ شوێنێکی تر. ئێمە لاریمان نییە بە دروستکردنیان، چونکە ئەمە بە یاسا ڕێکخراوە، بەڵام مانەوەیان لەم شوێنە بەڕاستی وەزعی دەشتی مووسڵ بەرەو خراپتر چووە لەبەر ئەوەی گەنجەکانی ئەم شوێنە، خەلکی ئەم شوێنە وایان لێ کردووە کە ئەوەی ئەندامی حەشدی شعبیبی بە زەبری پارە، بە زەبری تۆقاندن و بۆ ئەوەی دەنگدان بۆیان بدرێتن لە کاتی انتخاباتە. و ئێمە هەمومان باش دەزانین لە هەڵبژاردەی بەرلەمانی عێراق چەند دەنگی هینا لەوێ بوو لە شوێنەکانی تر کە جوار کورسی هێناوە. بۆیە ئێستاش لەبەر ئەوەی هەڵبژاردەی پارێزگاکان لە پێشمانە و بە تایبەتی مووسڵ، بۆیە پێیان ئەوێت دووبارە هەمان وەزعەکە بخولکێنن. کەواتە مانەوەی ئەمانە وەکو هێزێکی لە حەشدی شعبی من بە هەڵەی دەبینم و خەڵکی دەشتی مووسڵ و بە تایبەتی حەمدانیە و بەرتەڵا و شوێنەکانی تر تەنانەت لە بەتنایەش ئەمان کارەساتایە، ئەمانە بە شێوەیە گوا دەیبینن کەوا پێویستیان بەو نییە. ئەگەر ئەم ناوچەیە پێویست هەبیتم بۆ ئەوەی پارێزراوبی، دەتوانن پۆلیسی ئیتیحادی بینن، دەتوانن هێزی عسکەری ڕسمی بینن بۆ ئەوەی بتوانن لەگەڵ اینجا ئەبێ خەڵکی ئەم ناوچەیەش بەشدار بن لە هێزە ئەمنیەکان و هێزە عسکەریەکان بۆ ئەوەی ئەوانیش بزانن ئەمنە، چونکە ئەوان شارەزای ئەم ناوچەنە و شوێنەکانی خۆیانە. لەبەر ئەمە ئەم وەزعی ئێستا ڕوودەداتن و ئەوەی کە ڕوودا لە قاعە خەڵک ناحەق نییە ئیمڕۆ بێتن تهمەتباری خەلکانێک بکە، چونکە هاتنیان تەنانەت لە بۆ پارێزگاریکردن لەم ناوچەیە نەبوو، بەلکو دەستێوەردان بوو لە هەموو دەستگایەکان و ئیدارەکان و قائیمەقام و مدیریەتەکانی ئەم شوێنە و ئێستا پەلاماری مووسڵیش ئەیەن بۆ ئەوەی هەندێک شوێن لە مووسڵیش بێتە گۆڕین بۆ ئەوەی ئەو کەسانێک کە دایدەنێن بێتە سەر بە ئەوە. باشە، ئەو کەس و لایەنانە کە بەڕێزت ئاماژەت پێکرێستا و کێشانیان لە دەشتی نینەوا دروست کردووە، لەسەر ڕووداوەکەی حەمدانیەش کاریگەریان هەبووە و خەڵک دەڵێن کە ئەمە ئەنجامی لێکۆڵینەوەکان بەلاڕێدا دەبات. پێتان وایە ئەمە کاریگەری لەسەر ئەنجامەکان دەبێت بە چ شێوازێک؟ هاوکات ئایا پێتان وایە جارێکی دیکە لێکۆڵینەوەکان دووبارە بکرێنەوە بۆی کە ڕاستی ڕووداوەکان دەربکەوێت؟ تەبیعی کاتێک کە ئەمانە لەوێ بەهێزن و هێزیان هەیە و دەسەڵاتدارن و سەر بە حەشدی شعبینە و ئێمە هەومان دەزانین ئیمڕۆ حکوومەتی عێراق حکوومەتێکی سیادەیەکی سربەخۆی خۆی نییە، بەلکو کاریگەری ئیرانیشی لەسرە و ئەمانەش هەمان
ئاراستەیان هەیە بەڵێ. و باشیش دەزانین ئەم بریارانەی کە محکەمەی ئیتیحادی دەری دەکاتن لەسەر هەرێمی کوردستان و لەسەر ناوچەکە بریارێکی سیاسینە ڕاستە شێوەی قانونی خۆیان هەیە بەڵام بە وەزئی سیاسی وەرگیرایە بۆیە ئەمەش هەمان شتە کە ئەمە ئەکرێتن کە ئەمەش ڕێوڕەوی سیاسی خۆی وەری ئەگری ئەمە خاڵک دوو ئەم قاعەیە کە کرا ئەوەی کە کردێتی ئەگەر بابینەوە بەم شێوە قسە بکەین بە پێچەوانە من قساکەم ئەگەر ئەوان دەسەڵاتیان نەبوو لەوێ ئەگەر ئەوان دەستێوەردانی هەموو دەستگایەکانی حەمدانیە نەبوایە ئەمە مەوزوعێکی تر دەبوو قەزەیەکی ئیداری فەسادێکی ئیداری بەڵام لەبەر ئەوەی ئەوان لەوێ مسەیتڕن کەواتە پێویستی دەکات ئەگەر نەڵێم دەستیان هەبووە بەڵام پێویستی دەکەن ئەوانەکەوە ئاگاداری ئەم وەزع ببوانە ئاگاداری ئەم قاعەیە ببوانە بۆ نەچوین بۆ ئەوی بزانن ئایا سەلامەتی ئەم قاعەیە تەمامە دروستە بۆیە ئێستا خەلکی ئەم منتەقەیە من سەردانی حەمدانیم کرد و سەردانی قاعەکەم کرد و تەعزیە نام ئەوانە چوومەش لای هەندێک خەڵک هەمویان ناڕازین و ئەوەی کە وزارەتی ناوخۆ کە دەری کرد ئەمە بریار نییە تا ئێستا ئەمە هەندێک ڕاستپاردەیە بۆیە ئەمە ئەبێ ڕێگایەکی یاسایی خۆی وەربگریتن نابی تەنها بە بریاری وەزیر یاخو بە ڕاستپاردەیەکی وەزیر قایمەقام لا ببرێ مدیری فلان چونکە خۆ بەس ئەوانە نین خەلکانێکی تر هەن بە دوای ئەوانە کە ئەم شتە ڕوودایە خەلکی حەمدانیە ئەڵێن ئەوێ هەموو ئەوانەی کە دەستیان هەبووە بە دروستکردنی ئەم قاعە بە سووتاندنی ئەم هۆڵە ئەمانە هەمووی ئەبێ بدرێنە دادگا و ئەبێ دەدگایەکی ڕاستەقینەبی دیارە ئیمڕۆ وامان لێ هاتووە نەک بەس خەلکی حەمدانی خەلکی عێراق بەگشتی باوەڕیان بە دادگایەکان عێراقیان نەماوە بەڕێزیە هەڵوێست و هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن لە کاتێکدا هەندێک لەو لایەنانە حکوومەتی هەرێمیش دەکەنە ئامانج یعنی ئەمە باوەڕ نەکەم ئەمە شتێکی تازەبی بۆمان ئێستا ئەگەر سەیری گشت هەڵبژاردنەکان بکەین پێشی هەڵبژاردن بە ماوەیەک خەلکانێکی زۆر نەک تەنها لە منتەقەی دەشتی مووسڵ بەلکو لە بەغدا و لە شوێنەکانی تر بۆ ئەوەی هەندێک دەنگ لە بۆ خۆیان ڕائەکێشن یەکسەر هەندێک شت بڵاو ئەکەنەوە دژی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەنگ لە بۆ خۆیان ڕاکێشن هەرێمی کوردستان ینی نەگەل من باسی ئەەکەم بەلکو ئەشکرایە بۆ هەمومان بە ئەشکرایە بۆ هەموو جیهان ئەم شوێنەیە کە پێکەوە ژیانی پاراستووە کە ئەم خەلکانە بە تایبەتی کریسیانیەکان هەر لە 2005ەوە کە ئەم کارەساتە بەسەریان ڕووداکە بە زۆڕە ملی دەرکران لە شوێنەکان ڕوویان کردە هەرێمی کوردستان و ئێستا نەک بەس کریسیان بەلکو ئێزیدیە بەلکو بەهائیە بەلکو هەموو دینەکانی تر کە ئێستا بە ئازادانە و بەڵگەش لە بۆ ئەمە بابۆت بینم بە پێی یاسا ئێستا ئێمە لە عێراق دەستورمان هەیە لە 2005 ئەم دەستورە بۆ دەستورێکی هەمیشەی لە مادەی 125 مافی پێکهاتەکانی پاراستووە مافە مەدەنی و مافە سیاسی و مافی ئابووری و مافی کەلتوری ئەڵێ ئەبێ ڕێک بخرێ بە یاسا بەڵام هەتا ئێستا ئەم یاسایە دەرنەچووە و دەڕژ ناچی بەم شێوەبی هەرێمی کوردستان کە دەولەت نییە دەستوری نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە یاسای ژمارە 5/2015 یاسایەکی تایبەت دەرچوو لە بۆ پاراستنی مافی پێکهاتەکان ئەم هەنگاوە ئێمە بز ئەمە ئەگەر وەربگرین بە نمونە ئەمە شتێکمان بۆ دیارە کاتێکەوە هەرێمی کوردستان شوێنێکە ئارامە سەقامگیرە شوێنی پێکەوە ژیانی من اینجا نمونەیەکی تریش من لە زۆر شوێنیشم باسم کردی ئێستا لە چاوپێکەوتنیشم لە ئەمریکا لە بۆ خەڵکان باسم کرد ئێمە وزارەتمانە بوو وزارەتی ئەوقاف و ئاینی ئیسلام گۆڕایەوە بۆ وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و نوێنەری هەموو ئاینەکان ئێستا لەناو ئەم وزارەتەن جگەلەوە بڕێوەبەری گشتی بۆ مەسیحی بڕێوەبەری گشتی ئێزیدیشمانە کەواتە ئەمە بەوازانم ئەم قسانە بێمانایە و هیچ کاریگەریشی نابیتن و ئەمەوێ هەر لە کەناڵەکەتان پێیان بڵێم هەموو ئەو پرۆپۆگاندەی کە دەکرێتن ئەمەش یەک زرە تەسیر ناکاتن لە پێکەوە ژیان لێرە تەسیر ناکاتن لە کریسیانەکان و لە پێکهاتەکانی ئاینی و نەتەوەی لێرە بۆ ئەوەی ئەم شوێنە بیخەنە ناسەقامگیر وەکو شوێنەکانی تر بۆیە ئێمە بە بەردەوام ئاگاداری ئەم وەزعین و تەمەنا دەکەین ئەگەر لێرە مەجالەکەم بدە یەک شت داوا دەکەن لە خەلکی حەمدانیە دوێنێش باسم کرد لە کەناڵی شەرقیە ئێوە مافتان هەیە دوو مافیان هەیە ئێستا مافێکی مەدەنیە کە ئەمە ئەبێ سکاڵا بنووسن لە پۆلیس مە ئەم مافە مەدەنیە بەرپرسە حکوومەت لێی
بۆ تعویزی معنەوی و مادی بەڵێ. و مافێکی جەزائیتان هەیە ئەبێ شکایەت بکەن لەسەر لە خاوەنی زۆر باش. هۆڵەکە بەڵێ. بۆ ئەوەی بدرێتە دادگا و ئەگەر باز دەکەن بۆ ئەوەی کەوا دادگای نێودەوڵەتی یان لژنەی دەوڵەتی ئەمە تۆزێک باشە. زەحمەتە باشە. ناکرێتن بەڵام بڕۆن بپرسن بزانن ئایا خاوەن هۆڵەکە هیچ جنسیەکی تری هەیە زۆر غێری باش. جنسیای عێراقی بەڵێ. ئەگەر هەیبوو ئەمە زۆر ئاسان دەبیتن یەکسەر داوایەک دەنووسرێتن لە بۆ محکەمەی مافی مرۆڤ لە ستارزبۆرگ لە فەرەنسا لەوێوە ئەم قەزیە بۆ خۆی زۆر دەبی تا قەزیەکی نێودەوڵەتی وا دێن کاری لەسەر زۆر دەکەن. بەڕێز زیا پەترۆس کەسایەتی سیاسی سەربەخۆی کلدانی سپاس کا لەگەڵ کوردستان 24 سەر سپاس.